وەکی ئەفکارێ مازاریشی ئێمەژە پێکردی هەکار بهیوی بێئومێت نەبیە هیڤۆیەکە هەر ڕۆژێکەش ڕۆژۆپ عەزیزیان خۆ هەر کەسەکەش ماڵباتەوی بە چاوێنوی وێ بکەون و ژیانەوەی پێشهات ببە ژیانەوەی هەموو تو بێژی دیسە دەست پێ بکە بەسیا گرنگ مافێن ناسنامەیە بوونێ هەکاری ئەو مافە هەیە ناسنامەی وەرگرتەوە ئەوە ژهاتی وەرگرتنیۆنژی ناسنامەیەک بێ بێتەدان و وڵاتیەکی کوردل کوردستانی هەولی رێزیت و ئەف کارەساتە هەمی سەری داهاتین ناوە ستودیۆدا بەڕێز ئەحمەد گەرمیانی پارێزەری شێرمەند گەرمەدایە کاک ئەحمەد زۆر بەخێر بێ زۆر سپاس ئەوە دڵ پێکە لە بەحرێکی کارەسات نمونەی ئەوهامان هەیە کە تا ئێستا مابێ و بەدووا دەچوون بکرێ و بۆ ئەوەی عایلەکەیان ببینجێ و بەڵێ هەیە نمونەمان هەیە بەڵام ئەوەی ئەکەوێتە سەر تاکەکانی کەس مەسەرەن داوان ناسنامە ناکەیان داهۆی شتتر ناکەیان ناوێ دایک و باوکی حەقیقەتی خۆی ببینێتەوە یان ئەوە کەوێتە سەر تاکەکانی کەس ئەوە بەدوای ناسنامەی خۆیدا بگەڕێەوە شتانە حاڵەتی وامان هەیە زۆر جار هەمان بوو هەمان بووە لە جنوبی عێراق لەو کاتی ئەنفال لە کاتی ئەنفالکردنەکە خەڵک منداڵ بۆ هەڵیان گرتووەتەوە یان بەخێویان کردوێتەوە ناحێکی ئینسانی کوردیش بوونە لەوێ گەورە بووە دوای ئەوە شاد بۆتەوە بە کەسوکاری خۆی دوای گەڕان و سوڕانێکی زۆر شاد بۆتە بۆ کەسوکاری خۆی هەمانە نمونەی ئەوەی مریەم خانی کە لە ئێران بوو هەڵەبجە بوو بەڵێ نمونەی تر هەن یعنی نمونەی تر هەن بەڵام ئەکەوێتە سەر تاکەکان خۆی بەدای ناسنامەی خۆی ئاگەڕ یان ناگەڕێ یان جاری وا هەیە نازانێت کاتێک کە ئەو کارەساتە ڕووداویان ڕووداوێک ڕووی داوە بچووک بووە کە ئەو کەسەیش کە بەخێوی کردویان ئەوە بووە پێینوتو تو حالەتێکی واییان ئەی دایک و باوک مەسەلەن ئەوانی زۆرن ئەوانەی لە دوو منداڵەکانیان بگەڕێن کە لەو کاتەوە بزۆر بەڵێ حالەتی ئەومان هەیە خاستن بالئەخەس لە حالەتی کاتی کارەساتی ئەنفال کارەساتی ئەنفال زۆر منداڵی بێ دایک و باوک ماونەتەوە زۆر کەس خەڵک زۆر هەیە منداڵیان لە دەستداوە تاکو ئێستا نەیاندۆزیەوەتەوە مافی نازنامە هەکار دەتوانێت ئەو نازنامە وەربگری بەڵێ چۆن ڕێکارەکان چین بۆ کاکە کار ئەتوانێت داوانامەیەک بنووسێت لە دادگای باری کەسی ئیسپاتی نەسەبی خۆی واتە ڕەچەڵەکی خۆی ئەگەڕێتەوە بۆچێ ئەبێ ئەو کەس و کارانەی خۆی بدۆزێتەوە لە سنووری تەنها دەزانی کە لە دووڵی بالیسانە هیچ شتێکی تر نازان لە ئایلیان نەمام نەخزم بەڵ ئەبێ بگەڕێت هەوڵ بدات ئەنی چونچی بۆ ناوی باوشی خۆی چی بۆ ئەگەگەڕێتەوە سەر ناسنامەکانیان سوورەتقەی دووسز دوو سەحیفەیان هەیە ناسنامەیان هەیە سەر ناسنامەکان ئەگەڕێت کە ئەگەر دایک و باوکی مابێت داوانامەیەکە نووسێ لەسەران چەسپاندنی ڕەچەڵک چەسپاندنی ڕەچەڵەکی خۆی ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوان دوای ئەوە ڕێکاری یاسایەکان بەڵام با لەو ڕێکارە دەست پێ بکەم بە خۆشت ڕەنگەوێنیوی کە هەکار باری تەندروستیشی تێک چووە لە ڕووی دەرونیەوە ڕەنگە نەتوانێت کارێکی وا بکە لەناو حکوومەت چ بەشێک هەیە چ فەرمانگەیەک چ وەزارەتێک هەیە هاوکاری هەکار بکە بۆ ئەوەی لە جیاتی هەکار ئەوان هاوکار بن ئیشیان بوو بکەن ئەتوانێت بریکارێک بۆ خۆی دابین کات زیاتر ئیش و کارەکانی ئاسانەکە بریکارەکەی پارێزەر بیان ئەتوانێت کەسێکی بەڵام چونکە کەسی نیە ناتوانێت کەسی نزیکی خۆی دانا باشترین کار ئەوەیە بریکارێک بۆ خۆی دابنێ بۆ دادا چون بکە و داوا نامەکان نووسێ و ئەبێتە داواکار لەو داوایە بۆ چەسپاندنی ڕەچەڵەکی کە سەلماندی و ڕێکارەکانی جێبەجێ کرد دادگا بڕیارەدا بە چەسپاندنی ڕەچەڵەکی و دەرهێنانی ناسنامە و گەڕانەوە بۆ لای کەس و کاری خۆش ئەگەر مابێتن ئەگەر نەمابوون لە ژیاندا نەمابوون کۆچیان کردبێ ئەتوانێت لەسەر میراتگرەکانیان بۆ ئەوەی ڕکابەریەک هەبێت لە نێوان ئەوە دادگا ئەو کاتە ڕکابەرەکە قبوڵەکە و بڕیاری پێدەرەکە بۆ چەسپاندنی ڕەچەڵەک ئەمە لەسەر ئاستی ئەو بنەماڵی کە لەگەڵیان یعنی کوڕی ئەوان بووە ئەی ماڵی دووەم چکە دەرکرایە هەکار دەرکرای لەلایەن ئەو ماڵەوە کە بەخێو کرایە دوایکە ئەو پیاوە کۆچی دوای کردووە ژنەکە دەری کردووە هەکار هیچ مافێکی یاسایی هەیە سکاڵایەک تومارکەیان ئەوان کارێکی ئینسانیان کردووە بەخێویان کردووە تۆ نەخێت کاکە هەکار ناتوانێت هیچ سکاڵایەک چونکە ئەوان کارێکی ئینسانیان کردووە هیچ پەیوەندیەکی خێزانی نییە لە نێوان کاکە هەکار و ئەو بنەماڵەیە ئەو بنەماڵە ناحی ئینسانی ناحی خێرخوازی ئەو کەسیان گەورە کردووە
ئەگەر بێت و دایک و باوکی ڕاستەقینە بۆیان ئەو کاتی ئەیتوانی سکاڵا داوانامەیەک بنووسێ بەڵام چونکە ئەوان کارێکی ئینسانیان کردووە نەخێن ناتوانێت. بەڵام لێرە یەک ئیشکالی دیکر هەیە کە هەکار لەو ماڵەوە خاوەن نازنامە بووە بەڵام لێیان وەرگرتووە. بڵێ بڵێ دەتوانی لە ڕێی ئەوانەوە دیسان ئەو ناسنامەیە وەرگرتەوە یان دەبێت لە سفرەوە ناسنامەیەک دەربێن. لێرە بێت ئەکەینە دوو جیهات دوو تەوار دوو ئەوێن لەولایە کەس و کاری خۆی هەیە لەولایەش کەس و کاری خۆی هەیە بەڵام ئەوانە بەخێوکردن کەس و کاری ڕاستەقینە نین. لەولایە کە سلماندی ڕەچەڵەشی خۆی ئەگەڕێتەوە بۆ کەس و کارە ڕاستەقینەکەی خۆی ئەگەر لێرە ناسنامەشی هەبێت ئەبێ نەفی نەسەب بکات واتە دەرهێنانی لە نەسەبی خانەوادەی دووەمی کە بەخێویان کردووە. یعنی باشتر وایە ناسنامەی نوێ هەبی لەسەر خێزانی یەکەمی دایک و باوکی هەر کەسێکی ماڵێ نەک لە ناسنامەی دووەم. نەخێر لە ناسنامی دووەم هیچ ئەوهای نییە ینی ئەبێ نەفی نەسەبەکەی. ئێمە لەسەر ئاستی میلەتی کورد کە باس بکەین حکوومەت هەتا ئێستاش لە هەوڵدایە لەلایەن حکوومەتی عێراقەوە قەرەبووی ئەم کەس و کاری ئەنفال و جین و ساید و کیمیاباران ئەوانە بکە بەڵام لەسەر ئاستی تاکە کەس ئایا کەسێک دەتوانێت سکاڵا بن یعنی بکە لە حکوومەتی عێراق کە ئەو تووشی کارەسات بوو هەتا گەیشتە ئەو ڕادەیە کە تووشی نەخۆشی نەفسیش بی لەسەر ئاستی تاکە کەس بۆ ئەوەی قەرەبوو وەرگرتەوە. بەڵێ دەتوانێت هەموو کەسەکان هەموو تاکەکان مافی ئەویانەیە سکاڵا تۆمار بکەن هەموو تاکەکان مافی ئەوانە ئەوەی کە زەرمەند بووە لە ئەنجامی کیمیاباران و لە ئەنجامی دەربەدەری و ئەنفال و ئەو نەهامەتانی بەسەر گەلەکەماندا هاتووە هەموو کەسەکان تاکەکان ئەوانەی بە بەڵگۆ سلماندیان بەڵام سکاڵاکە لەسەر حکوومەتی عێراقی دەبێت. حکوومەتی عێراقی ئایا حکوومەتی عێراقی چەند پابەند دەبێت بۆ بڕیارانە لێرە کێشەکە لێرەوێت کە کاتی خۆشی کە ڕژێمی گۆڕبەگۆڕ سەدام کە دادگایی ئەکرا سکاڵای ئەنفالەکان هەبووە لەسەر ئاستی تاک نەک میلەت بوو کۆمەڵ بوو ئەهات هەیە مەسەلەن تاکە کەسێک سکاڵای کردبێ لە حکوومەتی عێراقی قەرەبوو کرابێ حالەتی کەمە زۆر کەم ئەگەر هەش بێت مثلا بڵاو نابێتەوە مثلا لەوانەیە بڵاو نەبێتەوە بەڵام وەکو تاکە کەس نەبووە باوەڕ ناکەم بەڵام کەسێکی وەکو هەکار دەتوانێت هەموو تاکەکان یاسا مافی پێیان داوە سکاڵا تۆمار بکەن سەر بنەمایشی یاسایی بەڵام بنەمایشی یاسایی هەبێت. بەڕێز ئەحمەد گەرمیانی پۆرێزەرە شێرمەند هینگەلمەدۆ بن گەلێک سپۆس بووە زۆر سپاس بۆ توش.